بەڵێ دیارە و هێرشە یان ئەو مداهەمەی کە جەشی عێراقیەکان ناویەبان بڕیاری لێدرا بوو پێشتر و لە بەرەبەیانی ئەمڕۆ دەستی پێکردووە تەواوی سنوورەکانی تەبچ حەوزی حەمرین و قەرەتەپڵ و ناوچە ناگرێتەوە کە بە مۆڵگەی پاشماوەی چەکدارانی داعشدان لێن و ئەوترێت لەو شوێنانەدا لە هەندێک شوێن سەربازگیان داناوەتەوە و شوێنی مەشق و ڕاهێنانیان هەیە ئەوەی کە باسەکرێت دوو شوێنیان تایبەتە بە مەشق و ڕاهێنانی ئەوانەی کە بەم دوایانە پەیوەندیان پێوەکەن ڕانهێنن لەسەر و چالاکیانیان گۆڕینی جۆرە و چالاکیانی کە گروپە چەکدارەکان و بە تایبەتیوانی کە بە پاشماوەی چەکدارانی داعشدانێن لە سنووری حەوزی حەمریندا دەستی پێەکەن ئەو هێرشە لەلایەن دوو لیوای حەشدی شەعبی و لیوایەکی سوپای عێراقەوە با هێرشی زەمینی و ئاسمانی دەستی پێکردووە بەپێی زانیاریەکانی ئێنارتی تاوەکو ئێستا هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری ڕووی نەداوە تەنها هێرشی ئاسمانی و زەمینی ئەو هێزە عێراقیانەیەوە بە شێوەیەکی گشتی گەڕان و پشکنینە بە دوای مۆڵگەی ئەو چەکدارانەی کە وەک هێزە عێراقیەکان دەڵێن مۆڵگەیان لە زۆربەی ئوسولورانەدا هەیە ئەمە درێژکراوەی هەڵمەتێکە کە ئەتوانم بڵێم لە ناوەڕاستی مانگی دووەوە دەستی پێکردوە تاوەکو ئێستا درێژەی هەیە سەرەتای هەڵمەتەکەش بە بڕینەوەی تەواوی ئەو باخانەی کە باخی بەرداری جوتیارانی سنووری ناوچەی شێخباوەی باکووری ناحی جەلەولا و سنووری خانەقین بوون تەواوی ئەو دار و باخانەی کە هەبوو لە سنووری ڕووباری سیرواندا هەموو ئەوانیان بڕێوە تەختی زەویان کرد کاپیان وە بۆ هێزە عێراقیەکان ئەوانە بوونەتە شوێنی نهێنی گروپە چەکدارەکان ئەوانیان لەناو بردووە کۆتایی بەو باخانە هێنراوە ئەوانە تەواو تەخت کراون ئێستا بۆ ئەو شوێنانە ڕوون کە زیاتر لە سنووری حەوزی حەمرین دیارەوێژ دارستانی چڕکێدایەوە کۆمەڵێک ئەشکەوت لەناو زنجیرەچی حەمریندا هەیە بۆیە بە هێرشی ئاسمانی و زەمینی دەستیان پێکردووە بۆ ئەوەی هەرچی شوێنێکە گومانی حەشارگەی ئەو گروپە چەکدارانەی لێکرێت لا ڕێگەی ئەم هێرشانەوە بە تەواوەتی کۆتایی پێبێنن و کۆنتترۆلی بکەن بەڵام بەپێی سەرچاوە ئەمنیە کوردیەکان کە ئاگداری هەڵمەتەکانی پێشووی هێزە عێراقیەکانن پێیان وایە ئەمانە کارێکی دووبارەن چەندین جاریتر حکوومەتی عێراقی بەم شێوەیە هێرشی بەرفراوانی ئاسمانی و زەمینی بۆ سەر و ناوچانە ئەنجامداوە بەڵام بەهۆی ئەوەی کە تەنها هێرشێکە و تا ئێوارەیە و دوای ئێوارە ئەگەڕێنەوە واتە پێش ئەوە بوونی خۆر ئەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان هێزە عێراقیەکان دووبارە ئەو شوێنانەکەونەوە ژێر دەسەڵاتی هێزە ئەو گروپە چەکدارانی کە لەو سنوورانەدا هەن لە ئێستاشدا ئەو گروپە چەکدارانە تەنها بە پاشماوەکانی داعشدانرێن لە سنوورانە دەبڵێت چییە؟ بەڵێ گەرمیان سپاس بۆ تای زانێریەکان.